بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، بەرنامەی یانوانەکانی ژیانسازی لە خزمەت دید و بۆچوونی ئیمامی ماوەردیە. ئیمام باسی ئەوەی بۆ کردین کە دەوڵەت دانامەزرێ، ماڵ دانامەزرێ، ژیان دانامەزرێ، ژیانسازی دەست پێ ناکە ئیلا ئەبێ کۆمەڵێ خاڵ بێتە دی. یەکێک لە خاڵەکان فەرمووی دین متبع، لە هەر وڵاتێکە جێگایەکە دینەکە بوو کە خەڵک زۆر ئیلتیزامی پێوەگرت، مەهماکان دینەکەش سەحیحیش نەبێ، هەر ئەوە سەرەتایەکی زۆر گەورەیە بۆ ئەوی ئەو وڵاتە دابمەزێت، چونکە زۆر شتێ بە سوڵتان ناکرێ بەڵام دین ئەیکات. دووهەمین دانە فەرمووی سوڵتانێکی قاهری بەهێز وها ئەکا کە وڵات ڕاگیرکە. سێهەمین دانە فەرمووی عەدالەتێکی گشتی لەناو خەڵکا کە بڵاو ئەبێتەوە، عینەن وڵات زۆر استقرار ئەکا و ژیان سازێکی زۆر باش دەست پێ ئەکە. لەناو عەدالەتە ئێمە بە درێژی باسی ئەومان کرد ئینسان عادل بێ، ئەبێ لەگەڵ خۆیە زوڵم لە نەفسی خۆی نەکا و ئەبێ زوڵم لە دەوروبەری نەکا، عادل بێ لەگەڵ دەوروبەرە. عەدالەت لەگەڵ دەوروبەرە ئەبێتە سێ بەشەوە، ئیمامی ماوەردی باسی کرد. بەشێکیان ئینسان عادل بێ لەگەڵ ئەوانەی کە لە ژێردەستیان، باوکێک لەگەڵ مناڵەکان یا دایکێک لەگەڵ مناڵەکان یا سوڵتانێک لەگەڵ ڕائەتەکەیە. جۆرێکی تر عەدالەتی ئینسانە لەگەڵ ئەو کەسەی لە سەروی خۆیەتی، لەگەڵ ئەمیری ئیماندارانە، گەورەی ئیماندارانە، لەگەڵ خەلیفەی موسڵمانە، لەگەڵ حاکمە لە خوارەوە بۆ سەرەوە، لە مناڵ لەگەڵ دایک و باوکیە. ئەمە ئەکاتە جۆرێکی تر کە جۆرێکە لە عەدالەت لە خوارەوە بۆ سەرەوە. عەدالەتێکی کوف ئیشمان هەیە، ئینسان لەگەڵ ڕەفیق و برادەر و خۆشەویست و ئەحباب و دراوسێ و هاوکارەکانی خۆیە ئەبێ جۆرێک لە عەدالەتی هەبێ و زوڵمیان لێ نەکە. هەر یەکێک لەمانە خەلەلی تێبکەوێ، ژیان سازی و ڕێکی و جوانی ژیان کێشەی تێ ئەکەوێ و گرفت دروسە بێ. هەر لەسەر باسی ئەم عەدالەتە ئەفەرمێ ئیمامی ماوەردی ڕیوایەت کراوە کە عیسای کوڕی مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەڵی بۆ قسەی بۆ بەنی ئیسرائیل ئەکرد. فەرمووی ئەی بەنی ئیسرائیلەکان، حکمت لای خەڵکی جاهیل باز مەکەن، چونکە ئەگەر حکمت باسکەن لای خەڵکی جاهیل دانایەتی و فەلسەفە، عەقڵداری، زوڵم لە عەقڵەکە ئەکەن، زوڵم لە حکمەتەکە ئەکەن. و ئەگەر ئەهلی خۆشتان دەستکەوت منعیان مەکەن لەوەی فێری ئەو عیلمە جوانەوە بن، چونکە ئەو کاتە زوڵم لەو کەسانە ئەکەن. ئاگاتان لێبێ ولا تكافئوا ظالما فيبطل فضلكم. فەرمووی نێن لە بەرامبەر زاڵمێکە مکافەئەی ئەم زاڵمە بکەن، واتە ئەو زوڵمتان لێ ئەکا ئێوە هێشتا پاداشتیکەن، ئەو خراپە لەگەڵتانە ئێوە هێشتا مەسەلەن مامەڵەیەکی تەن دروست لەگەڵیا ئەکەن. ئەمە واتان لێ ئەکا کە هەموو فەضل و گەورەی و بەها و قیمەتی ئێوە لەدەست ئەدن. لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێوەتی ئەی بەنو ئیسرائیل، سێشت لە ژیانە هەیە، یەکێکیان شتێکە کە ڕۆشنە کە ئەم شتە چاکە هەمووتان شوێنی کەون، ئەرزان خراپە هەمووتان لێ دوورکەونەوە، ئەگەر ئیختیلافتان تیا دروست بوو بگەڕێنەوە لای خوا هەمووتان بۆ حەل ئەکە. ئەفەرمێ هەموو عەدالەت ئەبەم شێوازەیە کە ئینسان لە حەیاتی خۆیە لە هەموو حاڵ و ئەحواڵەکانیە ئینسان عەدالەت بەرپاکە، سەواء لەگەڵ بچووکترین مەخلوقاتی خوا لەسەر زەوی ئەمە بێ عەدالەتی بەرپا کردن. شتێکمان هەیە لە شەریعەتە پێوتێ مودارات، یعنی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسەی کە لەگەڵ تایە مەهماکان هەڵە و کەم و کورتی و کێشەشی هەبێ، چونکە هەموو ئینسانێک قابلی هەڵەی زۆرە. ئەم موداراتە زۆر گرنگە، لە ماڵا گرنگە، لەناو سوڵتان و دەوڵەتە گرنگە، لەناو ڕێکخراوێکی ئیسلامی و بزوتنەوەیکی ئیسلامی، لەناو هەمویانە گرنگە. هەموو ئینسانەکان تەبایعیان وەکو یەک نییە. طبعا ئێمە شتێک هەیە ململانێ ئەەکەین، ئینسانەکان هەمیشە تەنانەت لەسەر طبیعەتی خۆشیان ململانێ ئەەکەن.
هەمومانەمانەیە یەک جۆر بیرکەینەوە یەک جۆر بیر ناکەینەوە بێ مدارات لەگەڵ یەکتراکەین چۆن یەک جۆر بیر ناکەینەوە بە نمونە لە خزمەتانە ئێمە چۆن یعنی بە شێوازێک لە شێوازەکان بۆ نمونە باوک سیاسەتی ماڵی شێوازێکە دایک شێوازێکی ترە ئەولادەکان شێوازێکی ترە هەر یەکەی لە ڕوانگەیەکەوە سەیرەکە تەسەوورکە ئەگەر 20 کەس دانیشن خێزاندار بن کەسیان ماڵی خۆی پێ هەڵەنیە بەڵکو هی توی پێ هەڵێ ئەوەی خۆی زۆ پێ باش هەموو دەوڵەتدارێکیش صاحب دەوڵەتیش هەروە بیرەکاتەوە بۆیە زۆر گرنگە لە هەموو ئەحواڵەکانە ئینسان ئاگای لە عەدالەت بێ و ئاگای لە مدارات بێ عەدالەت ئەمە نییە ئیتر تۆ دڵی خەڵک بئێشێنی و وڵاتی عەدالەت بەرپا ئەەکەم ناوەڵا عەدالەت لە مداراتە زۆر ڕەنگ ئەداتەوە مدارات یعنی مامەڵەکردن لەگەڵ کەسێکە بە ئەندازی خۆی بنمونە تۆ مناڵێکی بچووکت هەیە مناڵەکە یەک زلەیە کێشە بە نێوچەوانی تۆیە تۆ نای ئەم مناڵە داگریتەوە بە زلە ئەزانی مناڵە بە مستەوای خۆی مامەڵی لەگەڵ لەوە چی عەفوشیکەی لەوە چی پێکەنیشی بێ بەرامبەر بەم حاڵەتەکە کردوێتی ئەم جۆری مداراتە زۆر گرنگە ئێمە شتێکمان هەیە کە پێوتێ مداهنە حرامە ئینسان واز لە هەرچی ماف و حقوق و یان تەنازولاتی دینی و هەرچی شتە بیکە وەڵا بڵێ ئەوە مداراتێک ئەوە مدارات نییە مدارات ئەوەیە پارێزگاری لە مافەکانی خۆت ئەەکەی بەڵام هەمیشە عەفو هەڵ ئەبژێری و هەر کەسە بە مستەوای خۆی مامەڵی لەگەڵاکە ئەمە بەشێکی زۆر گرنگە لە عەدالەت کە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر هەوڵی بۆ بدە فەرمێ بە هەندێک لە حوکەما وتوانێت هەموو عەقڵ لە مەسەلەی مداراتە کۆبووتەوە ئینسان بزانێت چۆن مامەڵە ئەکا لەگەڵ دەوروبەرەکانیە و ئەو کەسەش کە مداراتی کەس ناکا فەرمویانە ئەوە عەقڵی تەواوی نییە عەقڵەکەی نوقسان چونکە ئینسانی عاقڵ یعنی ئەمە حاڵەتێکمان هەیە گە دیقەتان دابێ زۆر کات کەسێک هەیە قسەی زبر ناخۆش بێتام ئەڵێ وەڵام من سەریحم سەراحەت قسەکەم هەرچی قسەی ناخۆشە زرم بە زمانەیەت و ئیکێشە بە بەرامبەرەکانی ئەوە ناکاتە سەراحەت ئەوە کاتە بێحورمەتی دوو لە ڕوویەوە سەراحەت لە ئینسانە ئەوەیە مافی کەس نەبەزێنەوە مافی خۆشی نهێڵێ بفەوتێ ئەوە سەراحەتە نەک بێت هەرچی قسەی نەشیاوینە بەرامبەرەکانیەکە وڵاتیە من سەریحم زۆر کات ئەمە حاڵەتێکە لە ئینسانە لە ڕووی علم النەفسەوە پێ ئەوترێ خۆدسینەوە بەناوێکەوە تۆ ئینسان هیوایەتی ئەوەی خۆی بدزێتەوە غەیبەتەکە بۆی خۆی بدزێتەوە خەڵک دەرکی پێ نەکات ئەڵێ کورە لای خۆشی پێی ئەڵێم و باسی یەکەم جا بە لای خۆشی باسیەکەی خۆ لێرە باسیەکە ڕێگاتە غەیبەت بۆ نمونە مەسەلەن قسەی نەشیاو بەرامبەرەکانی ئەکا ئەڵێ وەڵام من سەریحم سەراحەتم بۆ سەراحەتی ناکە ئەوە کەسە بێئەدەبی ئەکا کە لەگەڵ حتا شێوازی وتن گریمان تۆ کەسێکی زۆر سەریحی ئایا هەموو سەراحەتێک بۆ بەرامبەرەکانت بەکار ناوێ بەکاری بێن ئەوە ناکاتە عەدالەت لە ژیانی خۆتا بەرپات کردبێ بە نمونە ئەتەوێ کەسێک زینای کردووە ئەتەوێ ئەم کەسە ڕەکەیتەوە ئایا ئەچی پێ بڵێ هەی زیناکات تۆ ئاوا نابێ خۆەوە کاتە بێ ئەدەی بەرامبەر بە کەسێکە تۆ یەی مڕاعاتی ئەەکەی لەفزێک بەکار ناهێنی کە دەرونی ئازار بدا و ئەشی کێشیتەوە وەڕای ئەگری ووای لێ ئەەکەی کە بوەستێ لە بەرامبەر گوناهەکەیە ئەم شێوازە مامەڵەیە زۆر گەورەیە لە ئینسانەوە ئەو پەڕی عەدالەتە لە ئینسانە ئەفەرمێ ما دمت حيا فدار الناس كلهم هەتاوەکو زیندوی مداراتی خەڵک هەر هەمویان بەپێی هەموو مستەواکان وإنما أنت في دار المدارات ئێرە داری مداراتە ئەبێت لەگەڵ یەکترا بساچین مناڵەکە جاری وایە هەڵەیەکی هەیە لەبەرەوەی وەڵام من سەریحم گرم هەڵەکە مەیە بە نێوچەوانی مناڵەکە بە شێوازێ بە ئەسلوبێ بە نوعی لە نەوەکان هەدەف لە حیاتی ئێمە بریتی نییە لەوەی کە بین قسە بۆ یەکتری بکەین گرنگ ئەوە یەکتری چۆن ڕێک ئەەکەینەوە چۆن ڕاست ئەەکەین ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە کە ئینسان بەڕاستی ئەبێ کاری لەسەرکە ئەفەرمێ هەر کەسێک نەتوانێ مداراتکە ئەوە هەموو حیاتی بریتی ئەبێ لە پەشیمانی جارێک دۆستێکم دەرسی ئەوتەوە بە کۆمەڵە تەڵەبە زۆر بێ مستەوا بوون تەڵەبەکان مزاهرەیان لێ کرد و دەریان کرد دوایی بە منی وەدوتی دەوەرە ئەو هەموو عیلمە جوانیان پێ ئەڵێم هێشتا ئەوان مزاهرە لە منەکەن وتم کاکە ئسلوب زۆر گرنگە وتم تو هەموو ڕۆژێ پێیان ئەڵێ ئێوە نازانن من فێرتانەکەم من ئاوە ئێکە کەبرە تااقەتی نامێنێ بۆیە ئیمامی عەلی قسەیەکی زۆر عەزیمی هەیە ئەفەرمێ
عیبێک هەیە لە جەهل ئەگەر جاهل پێی بڵێ جاهل پێ قبول ناکرێت ئەوە گەورەترین عیبە لە خودی چییە یعنی جەهل ئەوەندە خراپە خودی جاهل پێی بڵێ جاهل قبوڵی ناکرێت بۆیە ئینسان ئەبێ زۆر لە مەسەلەی مداراتە بزانێت کە مدارات بەشێکە لە عەدالەتی ئینسان و ڕێک و مستەقیمی ئینسان و ژیانسازی ئینسان هەندێک جار هەندێک بابەت یعنی مەسەلەی زۆر تایبەتی خۆتە یا هەندێک طبقات زۆر تایبەت مامەڵەیەک لە کوردەواری خۆمانە ئەڵێ ئەگەر چوویتە شاری کوێران دەست بگرە بە چاوتەوە ئەو قسە زۆر دقیقە چونکە تۆ لە حاڵی کەسەکانە ئەبێ مامەڵە لەگەڵ کەسەکانە بکەی بە ئەندازی قەدەری خۆیان تۆ ناتوانی کەسێکی نابینا ئیلزام کەی بەوەی کە ئەبێ بینا بێ وەکو تۆ ئاخر ئەو نەبینایە ناکرێت تۆ مەسەن کەسێک کە مستەوایەکی نزمیەوە خۆت مامەڵەی لەگەڵاکە بۆیە عولەمای کۆن زۆر کات هاتوون حتا مەسەلەن قەت صحیحی بوخاریە لەناو خەڵکە نەوتوتە لەناو عامەی خەڵکە قەت باسییان نەکرد چون لەناو عولەما لە بینی خۆیانە تاوتویان کردو قسەیان لەسەر کردو ڕیاض الصالحینیان بۆ خەڵکی عام باس کردووە بۆ ئەنزلوا الناس منازلهم خەڵکی بخەرە منزلی خۆی شوێنی خۆی جێگەی خۆی قەدەری خۆی بدەرێ قەدەرەکەی خۆی فەهمی ئەو هەر ئەوەندەیە لە فەرمایشتێکی بوخاری شەریفە هاتووە ئەفەرمێ كلموا الناس حدثوا الناس بما يعرفون قصة كان بو خلق أو شتيك أوان بي أشنان أتريدون أن تكذب الله ورسوله بو قصي غريب يان بو أكن أتانوي خو في غمري خوا صلى الله عليه وسلم بدروب خنو نا أو مكان بوي أم بابته ببي كسكان مسألة مدارات أبي أزور بورياي ما مالي لقلا بكري إما دوشت من هي كم ترخمي زيادة روي كم ترخمي زيادة روي عدالات زوريني كات نك همو كات طبعا فلسفي كي يكون هيك الله همو كات عدالات أول بيني إفراط وتفريط هذا بلا مرزمية هند جاء الإنسان زيادة روي بونمونا مسألة بابتي إيثار للشريعة خد إيش بشتك زور أيدي ببرامبرد أو هناك وسطية للشرع إيش زور باش عموم بالزوري أخلاق كان لإنسان أوانيان كبيان أوتري أخلاق عادل وعدالة أوانان كلبينا نزيادة الروي كم ترخمي بونمونا حكمته دانايتيش لنيوان شر لنيوان جهالته صفتك دروسة بها الإنسان كبرية صفة حكمة شجاعة سيركن أجر كسي زور ترسنوك به كسي كيش هلاور به لا غوشتك تداخلك لنيوان الشريعة عدالتك دانا وكفرية لصفة الشجاعة أم صفة الشجاعة لإنسان زور قوري كداب مزري بويا عدالتك علين لقل خوتابك شونه يعني تو لبري أوي صفتي جبن وترسنوكي تبي يا صفتي تهورتها به هالشونو بلا مرداني بيهودا ورا شجاعته به لشويني خويا توربوي لشويني خويا أكات آزايتي بلا محمود دقيقة في شكل شتاء هالشوي يان كاك كشان بطبلي سرتا جولو نكر لهردو حالتك نكات مردايتي نكات صفتي عدالة لإنسان وصفتي عدالة زور قوري لو بينابه عفات طبعا الصفات كي لإنسان بي أو تري شريه يا شره أم صفتا هلبا كردنك طبعا لبابة الشهوانية كان زيادة جاري ويا شره بو خواردنا هلبا بو خواردن هلبا بو جنس هلبا بو سيادة هلبا أوي كالشهوة لإنسان هي أما بيوتي شره لحد يخوي تجاوزي كردو ضعفي الشهوش أويا بلا ولا كاك حزم لحيش تيق لوانانية وكانت ضعف شيء هر غلط الإنسان نأبي أوهبه نأبي أوهبه أي عفت شيء عفت أو صفتيك للنيوان أو دوانا زيادة الرأي كم ترخمي كيتيانية غيرت من هي هندي عاداتي خرابة وهندي حسادت هي باشا إنسان أجر اعتدال ورقريب يا الله نمك صغيرتي هي تواضع من هي لولا كبرك من هي لولا دناءتي نفس من هي أم دوانا بزور باشي ليكينا إنسان طبعا أمانهم إلا ضلي إنساني شايع طبعا تو لو أشي كسب بيني صفاتي قبل والله كسب متكبرة مرزني ضلي حساب آيات ضلي أو كسب لو أشي كسي واهبه جليكي جوان لبركة لوتي بشبو أسمانا وما وصي خال الله كسي ناكس خواني أجر 2 دينار بو الله تانيتي وكو صق أو ركهيتي وكر أزر الله لهردو السركة باشا شو ناكسة
دروز نابێ تصور کە لە مەسەلەی یعنی کەسێک مەسەن تووشی کیبرە بێ بە ئەدناشت کە پێی بدرێت شتێکی زۆر بەسیط تووشی کیبریەکە کەسێکی تر تووشی کیبر نابێ پێی بەڵکو دەناەتی نەفسی زۆر خەتەرە لە ئینسانە بەناوی ئەوەی متەواضعی مەسەلەن تەواو خۆ بچووکەیتەوە بە تایبەتی لە بەرامبەر کەسانێکە کە قەدری تەواضع نازانن ئەکاتە دەناەتی نەفس ئەبێ ئینسان زۆر ئاگای لەوە بێ یعنی تەسەور کە تۆ لەگەڵ خەڵکێکە کە نازانێت تۆ ئەتەوێت تەواضع بنوێنی بە نمونە لە خزمەتانە کەسێک هەیە زۆر جاهیلە و ناشزانێت جاهیلە ئەوە پێڵڵەن جەهلی مڕەکەبیە دوو جار جەهل سوار سەری بووە تۆ بڕۆ پێ بڵێ قوربان پیاوێکی گەورەی وەکو جەناب بدعان ئەڵێ ئەی چۆن جاهلی وەکو چۆن لە من تێئەگەن باشە ئەوە کاتە دەنائی نەفس بەرامبەر بەو کەسە کردووە بۆیە وتویانە ئەو کەسەی کە کیبری هەیە ئەگەر تەواضوعی لەگەڵا نواند کوشتێ چکە هاتی یارمەتیت نەدا بۆی چاکسازی لەگەڵا بکەیت هاتە ئەو کەسە و خست ئەمان هەمووی بۆ چییە بۆی تۆ فێری مدارات بی چۆن مداراتێک لەوە ئەچێ ژن و مێردێک پیاوەکە کیبری هەیە ژنەکەش خۆی تەخت ئەیا لە عرس لەبەر ئەو کاتە دەناەتی نەفس یان ژنەکە کیبری هەیە هەرەکە دەناەتی نەفس باشە لەو بەینا شتێک دانەوە کە بێت تەواضع کە ژن و مێرد لەگەڵ یەکترا بەکارێن جارێکیان ژن و مێردی هاتون شەڕیان بوو شەڕەکە چی بوو یانی شتێکی زۆر بەسیط لەسەر چا شەڕەکە زۆر قورس بیرم ئەکردەوە باشە هۆکاری شەڕەکە چیە سێرەکەم کیبرە باشە ئەو چایە بخەرە بەردەم وەڵا نایخم باشە دەیفەرموو شەڕ دەستی پێ کرد باشە ئەم چایە بەریتە بەردەمی هیان نەیبێتە بەردەمی چی لە مەسەلەکە ئەگۆڕێت تەسەوورکە دەی سێرەکەی شەڕێکی زۆر گەورە لەسەر ئەمە ڕوویدا ئەوە سەرچاوەکەی چاکە نییە لەوێ دابن یان لەوێ دامنێت سەرچاوەکە کیبرەکەی لە دڵا کە ناهێڵێ ئەبەو شێوازە مامەڵەکەی بەڵام ئەگەر زانیشت دەناەتی نەفس تەسەور کە جاری وا هەیە سێرەکەی هاوسەرەکەت هەرچی مامەڵە ئەەکەی تۆ ئەو خراپتر ئەڕوو بە سوک سێرتەکە هە لە کوردەواری خۆمانە ئەڵێ من هەرچی ئەچم بەرەبێ ئەوەنێت زیاتر خراپم بەرامبەرەکە ئەوە دەناەتی نەفسە بەرامبەری کردووە تەواضع ئەوەی لەو بەینا ڕاتگرتو نەکیبرت هەیە نەخۆشت زەلیل کردووە لە بەردەم خەڵک و مرۆڤەکانە ئەم عەدالەتە زۆر گەورەیە حتا لە سوڵتان و دەوڵەتیشە ئەو هەیە خاوەنی دەوڵەت ئەبێ متەواضع بێ نابێت دەنی ئیش بێ مەسەلەن بەیانی سەرۆکی وڵات بێت وەڵا کاکەوە ئەم کۆڵانە مەجارەکان گیرە وەڵا سەرۆکی وڵاتاتەوە پاکیەکاتەوە دەناەتی نەفس خۆ ناکاتەوە تەواضع ئەوەیە شتەکان لە شوێنی خۆی هەر کەسە بە قەدەری خۆی بە میقیاسی خۆی ئەوە زۆر گرنگە بەتاتی ئەو بابەتە یعنی لە عەدالەت لەگەڵ خۆتە نابێت لە تەواضع بە هیچ شێوازە بیتە خوارەوە هەمیشە لە تەواضعات و وەستای سەخاوەت هەیە تەبذیرەکە زیادە ڕەویەکە هەیە تەقدیرەکە ئەوە هەموو شتێ ئەگرێتەوە لەو بەینا شتێکمان هەیە بە ناوی سەخاوەت کە صفەتێکی زۆر بەرزە و عەدالەت لەناو ئەو صفەتە بەرزایە حلم و لەسەرخۆیی ئینسان هەندێک جار تووڕەیەکەی بێئەندازە هەندێک جاری هەر تووڕە نابێ حلم وەسەتێکە لەو نێوانە مەوەدەت و خۆشەویستی ئەو مەوەدەیە کە ئینسان بۆی دروستە بێت جاری وا هەیە هیچ شتێک بە زمان ناهێڵێت و هەچی بەزائەتە ئێڵێ جاری واش هەیە یەک کەلیمە لە زمانی نایە مەوەدە ئەوەیە جەماڵەکان و خۆشەویستیەکان دەرئەبڕێت جوانیەکان دەرئەبڕێ سەدی ناشرینەکانەکە حەیا ئێمە حاڵەتێکمان هەیە کە تەواو بێحەیایە حاڵەتێکیشمان هەیە تەواو خەجەلە یعنی ئینسان لە هەرچی ماف و ئەو پێ ناوترێ حەیا ئینسان مافەکانی بخورێ و قسە نەکە ناوەڵاو قەت پێ ناوترێ بەڵکو لەو نێوانە شتێکمان هەیە بە ناوی حەیا زۆر گەورەیە وەسەتێکە لە بینی ئەو خەجەلەی کە ئینسان هەیەی لەو بێحەیایی کە ئینسان هەیەی هەردووکیانیە شتێکمان هەیە بێتی ویقار لە ئینسانە عینەن عەدالەت لە ویقارە بریتی لەوەی کە لە بینی سەخافەتە کە پلەیەکی نزم و عینەن لە بینی یا بە بڵێن بێڕێزیکی تەواو لە حەد تەجاوزکردن لە مەسائلی ڕێزا مەسەلەیەکمان پێوتێ ویقار ئینسانە بێ زۆر ویقاری خۆی بپارێزی لە ماڵی خۆتە لەگەڵ ئەولادی خۆتە لەگەڵ دەوروبەرتە تەسەوورکەن ئەگەر کەسێک لەگەڵ خەڵکێکە زۆر سوحبەتکە حەدی خۆی تەجاوزکە کە مستەوای ئەویشیان نەبێ ئێتە تەواو وردە لە پێش چاویان ئەکەوێ ئەوە ناکاتە ئەم کەسەی ویقاری کردبێ مڕوئەتی خۆی پاراست بێ
بەبیرمە فەقێ بووم کۆمەڵی گەنجە بوون زۆرم خۆشەویستن دائیمە سوعبەت و ئەوانەمان زۆر و پێکەوە بەڵام سوعبەتەکە لە جێ خۆیان نەبوو لە حەدی خۆی تەجاوزی کردو ئیتر ئەوەندەش یەکتریمان خۆشەویست ئەوە نەبوو تەحملکەین هەموو جارە بە یەکتر ئەگەیشتین سوعبەتی زۆرمان نەکرد ڕۆژێکیان لە پێشنوێژیم کرد لە میحراب ئەوە دانیشت بووم کڵاوێکی سپیم لەسەرەوە بەبیرمە ذیکرەکانم ئەخوێن یەکێک لەو ڕەفیقانە ئیشی بە کڵاوەکە بوو هات لە پێش چاوی ئەم خەڵکی کڵاوەکە برد و ڕۆشت طبعا دوایی جەماعەت زۆر لێی تووڕە بوونەوە بە منیان وتیان لێی تووڕ نەبووتم ناوەڵڵا چونکە خەتاکە هی منە هی ئەو نییە ئەگەر من سوعبەتەکانی پێشترم نەبووە ئەو جورئەتی ئەوەی نەکرد کە بۆ خەتاکە هی ئەو نییە هی خۆمە خۆم وی قاری خۆم نەپاراست کە ئەو بێ ڕاستە ئەو ئیشی پێ بوو عەقڵی پێ نەشکاسی بەڵام من نەمتوانی وەسەطیەت بەکاربێنم دە هەر ئەو دۆستانە دواتر کە وەسەطیەتم لەگەڵا بەکارهێنا طبعا ئەوان دەرسیشم پێوتن دوای هەر جارێ ئەچوومە دەرەوە هاتمە ژوورە هەڵەسانەوە هەر خودی ئەم کەسانە معادلەکە ئەگۆڕێ بە نەوعیشتر بۆیە زۆر گرنگە ئەو وەسەطیەت و ئەو عەدالەتە لە هەموو حیاتی خۆتا بەرپات کردبێ لە هەموو صفاتەکانە بگەڕێ ئینسان یعنی هەموو تەسکیەی نەفس ئەکاتە عەدالەتی ئینسان ئەم ئینسانە پیسترین و دڕندەترین جوانترین و مەلائیکە یعنی تەسەوور کە بەشی ئاژەڵێکی ئەوەندە خەتەرە پیا و سامەکە لایەکی ترەوە ناوەڵا بەشی ئینسانیەتەکەی جاری وای ئەوەندە بەرزە بێتەوە لە مەلائیکە بەرزتر ئەبێتەوە وای لێ یوسف ئاسا یعنی ئەڵێن ئین هذا إلا مەلەک کەریم هەوەکو مەلائیکەیەتە پێشچاو تەسەوور کە لەو ململانەی نفسی خۆتە هەمیشە ئەبێ بە دوای عەدالەتە بگەڕێ جوانترینەکان لە لاشەی خۆت و لە جەستەی خۆت و لە فکر و لە ئەخلاقیاتی خۆتا دابمەزرێنی ئەمە ئەکاتە ئەو پەڕی عەدالەت کە ئینسان لەگەڵ خۆیان بەکارێنێ لەگەڵ دەوروبەریشە چونکە ئەم عەدالەت ئەم صفاتانە هەمووی ڕەبتیان بە دەوروبەرەوە هەیە وەکو عەرزم کردن یعنی تۆ وقاری خۆت نەپاراست ئەوە زوڵمت لە نفسی خۆت کرد لە بەرامبەرەکانیشت کرد چونکە ئەوانیش طبعا وقارەکەی تۆ ناپارێزن ئەگەر شەجاعەتێ نەکرد خەڵک زوڵمیان لێ کردی هەم زوڵمێ خۆت لە نفسی خۆت کرد و هەم خەڵکیش تووشی گوناه بوون بەهۆی تۆ وهكذا وتەفسیلاتی زۆر کەوا بوو ئێمە اعتدال و وەستانی ڕێک لە حیاتە ئەمە زۆر مەطلوبە بۆ ئێمە هەر وڵاتێک هەر دەوڵەتێک ئەم عەدالەتەی تیا بێ زۆر ئارامی ڕوویتی ئەکا تەسەوور کە ئەمڕۆ مەسەلەن ئەگەر لە ماڵ و بەیت بچینە دەرەوە بۆ ناو مجتەمع و کۆمەلگا بۆ ناو دەوڵەت لە مەسەلەی ئەم عەدالەتانە ئەگە ئەچینە ناو دەوڵەتەوە ئەگەر دەوڵەت هەموو ئەم ئەحکامی عەدالەتانە بۆ خۆی جێبەجێکە ئەزان ئەو دەوڵەتە چەند هەیبەتی ئەبێ چەند وقاری ئەبێ نەوای لێ هاتووە ئیستیخفافی پێ بکرێت گاڵتەی پێ بکرێت ناو خەڵکە نەواشی لێ هاتووە زوڵم کە و باشە لوتی بۆ ئاسمانەوە بێ و ئاگای لە خەڵکەکەی نەمێن ناوەڵا بەعکسەوە مامەڵەیەکی زۆر تەندروستی لەگەڵا ئەکرێت ناکاتە سوڵتە ئەگەر هەیبەتی نەبێ چونکە سوڵتە ئەبێ ئیلا هەیبەتی هەبێ دەسەڵاتداری باوک ناکاتە ئەوە مناڵەکانی گاڵتەی پێ بکەنەوە باوەک نییە ئەوەی قاری خۆی نەپاراستوو سەرۆکی وڵاتیش بە هەمان چەشنە دەوڵەتداریش بە هەمان چەشنە ئەمانە کۆمەڵی یاسان چۆن بۆ ماڵەکەت ئەشێن بۆ ناو کۆمەلگا ئەشێن دوایش بۆ دەوڵەتداریت هەر ئەشێن چونکە مەسەلەی عەدالەت دەوڵەت دانامەزرێ بەبێ عەدالەت ئەسڵەن ئەگەر ئەو کەسەی کە دەوڵەتداری ئەکا ئەگەر بێت و صفاتەکانی دەوڵەتداری کەماڵی نەبێت یە خەڵک خەوفی نەبێت لە دەسەڵاتدار یحساب یەک پوشکە بۆ هیچ شتێک ناکە ئەبێ سوڵتەیە کە بێ کە ڕایگەرێ بیوەستێنێ سوڵتانێکی قاهر هەبێ بەڵام ئەم سوڵتانە نابێت لە وقاری خۆی کەم کردبێتەوە نابێت لە حیای خۆی کەم کردبێتەوە لە شەجاعەتی کەم کردبێتەوە بێن هەرچی دەوڵەتانە بێن بە مەیلی خۆیان تەراتێنکەنەوە ناکاتە شەجاعەت ئەو کە دەناەتی نەفس ئەو تەواو خۆیاوە لە عەرز بۆیان و نابێ متەهەویرش بێ پەلاماری هەموو جیهان بدا ئەوە ناکاتەوە بەبیرمە کۆمەڵی گەنج باسی مەسائلی جیهاد و قتال و ئەو بابەتانەمانە کرد ئەمانوێمە چی بکەین هەندێ محاوەڕەی فکری یعنی لە بینمانە گوزەرە سێرەکەم فکریان ئەوە لە یەک لەحەزات جەنگ لەگەڵ هەموو جیهانە خۆ ئەمە نەک لە ئیسلامانیە لە ئینسانیشانێ لە عەقڵی ئینسانیە دەمە قبوڵ ناکە ئەسڵەن بە درێژای مێژووی ئیسلامی سیرکە لەگەڵ مەجموعەیەکە سوڵحی کردووە لە مەجموعەیەکی تری داوە جاری وا بە پارەی داوە پارە دەوڵەتێکی زۆر زەبەلاحی مەسیحی هەبوون زۆر بەهێز بوون پارەی داونەتەیە و توی کاکە تا 10 ساڵ عەقدتان لەگەڵا ئەکەم ساڵی ئەوەندەتان ئەدەمێ ئەوی ڕاگرتووە لێرەوە دەوڵەتێکی تری داگیر کردووە پەلاماری داوە بۆ چکە بەم مصالحەیە نەبێ هیچی پێ ناکرێت جەنگ لەگەڵ جیهانە و فکرێکی ئیسلامی نییە فکرێکی ئینسانیش نییە
يعني هندي فكر هي لجنجة سيرة الكفر ملة واحدة باشا ما دام كفر آدي جنگ لقل هرم وهانية المصالحة لقل جنجة هي لقل بابلين كفرة هي ومدارات لقل كفرة حتى أبي مدارات كي هندي جار دولتك برجع وهم جنگ ناقري بويا علماء هاتون فرميانا أجر خليفيك هش صال جهادي نكر هش صال باشا إنجا برسال لسري دروس أبي ديارنا يا جهادك يعني ممكن أنت هش صال أم خريكي خوكو كرنو إعدادي قوة أوانب أم بابتك عرسانا كم بابتك فلسفي قولك ما وردي باسي أكا والله من زمانك هواش كم يعني أمر أجر دور نروين ورا الهرمي كردستان سيرك باش بوشي أو عدل الشاملة نية دي قد أدي دينك متبع كخوما دينا كمان هي الشيوين ري حول أدي بالشيوين ري كديني متبع نما تواو يعني تو بير كرو استا آية السلطة دا صلاتي هي بس أوي همو خلقي دا تزيدور خاتو نا والله والدين ديني متبع دوري أنا خاتو ين لقيرانا كان كاتيك قيرانك دروسة بيه لا فاوة دروسة بيه حكومة فرياناك ديني متبع وأكا لخلق فرياك الدين زور قرنجة تواوكاريكي زور بهذا أو الدولة الداري كجويب الدين ندا فاشلة يكسر لدولتي ورا لا يكتر سيرك آيا سلطاني قاهر وبدا صلاة خلق استش يعني على زمان حكومات يعني استحوا زمان حكومات نية تكون دا صلاة نية هميش دا صلاة حسابي بو أكري بويا زور قرنجة لما سلي الدولة الداريشة بهماش مسألة عدالة الشرعة لقل أويا كديني متبع هيا لقل أويا كسلطانك قاهرة أبي عدالتك وهابي خلق حزب آرامي خويبك أو كسي زيادة روينا كردوا رأي جيري باشا يعني بابلين هان أدريبو يبشتا بابي وسطيته وأم كسيك زور رشتو الرأي جيري إهن ريت الدواء وهكذا بوي أفرميه هندي لبولغا فرمويانا سلطاني خراب أو كسي كبريئة لي أترسي هميشة خوشي خلقي دني وخراب لنا وكوم القا دروسك ولاتي خراب هميشة نخوشي أنواع نخوشي تيا بلاو أبيتوا وأو كساني كوا بيكالكن هميان تيا كو أبنو لبلدي خراب منالي خرابيش باو بابيري أشيويني شرف وحرمة أشكيني دراوسي خرابيش سري توهر همي بلاو أكاتوا وهيج زمانك مية لقال كجيان بري تسر حتى علي ما أبو حنيفة رضي رحمة الله عليه أسبكي جوانيان بيني بتلبكاني ويوتي أما بوتي باشا أم أسبك عليك يوتي والله ما جهات كي لبينا يخوا أما زور مهمة أم أسبك عليك يتروتي فرمي ما أبو حنيفة والله أما بو باشا دراوسي خرابة بالسواري بحتى تواري برا الراكي دورك يتولي أو عندما سري دراوسي عينا لما سي عدالته بويا عرزم كردن لروي مالا أهباسي ولدك أكا لروي كومالقا باسي دراوسي كد أكا لروي سلطانة لروي بلدي سوء هم الروكان أقريته دي فرموي أنا عدالة أو وسطيته هيش تيجنية وكو ما وردي أفرمي فإذن لا شيء أنفع من العدل هيش تيجنية بأندازي عدالة سودي هبه بو استقرار جياني خلق كما أنه لا شيء أضر مما ليس بعدل هيش تيجنية بأندازي ظلم عدم عدالة الزرر بدال خلقي خواهي جان داوال لي أكين بناوي جوانة وصفتي برزة باسمي عظمة رحمته بزي وكرمي خود بسلمانا ببارين خواهي جان عفو عافيتي خود بسلمانا ببارين گناهانه با اشکرا کردو من عفو من که گناهانه با پنهان کردو من عفو من که گناهانه نمان زانی کرد من عفو من که گناهانه زانی منو کرد من عفو من که يا إلهي داوال لي أكين نوچوان من بقربو خير بو يكتر كساد ممان دردسي خو من يا أكرم الأكرمين خواه داوال لي أكين رحمته بزي خود بسر أما جسانا مانا ببارين أم درسانا من لقبولك جوغرتنا كان من لقبولك درجة كاني خير الدنيا وآخرة بسر مانا بكروا يا إلهي أو من قرفتي هي بوي شارة سرك أو من بحال ومال مال دارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك أو من مالكينا آرام آرامك يا إلهي داوال لي أكين برحمته بزي خود بكرامي خود آرامي بسر دلو درون مانا ببارنا آرامي بسر مال مانا ببارنا آرامي بسر شار وولات ونشتمان مانا ببارنا آرامي بسر قركان مانا ببارنا عاقبة من خيرك يا رب العالمين لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشيئة مان ونبي يا أكرم الأكرمين
خوایان ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان قەرزارە قەریسەشانی سووکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەسەمان ناڕەحەتێکی هەیە لە ژیانە هانای بۆ لای تۆیە یا ئیلاهی ئێمە غەیری تۆ هانایەکمان نییە و دەرگایەکمان نییە ڕووی تێ بنین یا ئیلاهی تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە مەمان دەرە دەستی خۆمان یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان بۆ چرکە ساتێ مەمان دەرە دەستی خۆمان یا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبوو وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد ئومەتی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم سپاردەی تۆ کرد خۆمان خێزان و ماڵ و مناڵ و هاوسەر و دەوروبەر و دراوسێ و خزم و کەسوکار و خۆشەویستان و ڕەفیقان و ماوەسان و قوتابیانمان هەمووی سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم بەرزەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک ناومان لە خزمەتی بێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخوالي من قبولك